کە لایەکی تر باسەکەین لە شۆڕشی شێخ سەعیدی پیرانی مەزن ڕەحمەتی خوای لێبێ کە فاسڵی نێوان دوو قۆناغی گەورەی نەک هەر بۆ کورد بەڵکو بۆ ناوچەکە هەمووی دوو فاسڵی زۆر گەورەیە. ئەمڕۆ ئینشاڵە باسی ڕۆڵی شێخ سەعید خۆیەکەین، خاڵێکی تر تۆمەتبارکردنی شۆڕش و شێخ بە سەر بە بەریتانیا بوون، هەروەها پەیوەندی نێوان ئیسلام و کورد لە شۆڕشی شێخ و لە دید و تێڕوانین و مەنهەجی ئەوە ڕەحمەتی خوای لێبێ و ڕەحمەتی خوای گەورەش لەو بەڕێزانە بێ کە لەگەڵیا ئیعدام کران. لە تورکیایە ململانەیەکی زۆر گەورەی نێوان عەلمانیەکان و پاش ململانەیەکی گەورە هەبوو لە نێوانی عەلمانیەکان و ئەو کەسانەی کە مابوونەوە لە خەتی سوڵتان عەبدولحەمیدیان لە هەڵگرانی فکرەی جامیعەی ئیسلامی کە لە ئەستەمبوڵ بوون. دەوڵەتی ڕەسمی هێشتا لە ئەستەمبوڵ مابوو کە مستەفا کەمال توانی لە ئەنقەرە پەرلەمانێکی کە دروست بکە، حکومەتێکی تر دروست بکە. بۆیە بۆ دانیشتنەکانی لۆزان جاریوا هەبوو بۆ یەک دانیشتن دوو وەفتە چوون، وەفدێکی سوڵتانە چوو لە ئەستەمبوڵەوە، وەفدێکی حکومەتی مستەفا کەمالە چوو لە ئەنقەرەوە. بارودۆخەکان گەیشتبوونە حاڵەتێکی تەواو شپرزەبوونی خەتی عوسمانی و زاڵبوونی خەتی عەلەمانی کە لە قۆناغی دووەمیا بوو لە مەرحەلە لە زمانی مستەفا کەمالە، چونکە وتمان لە 1970دا یەکەمین ئینقلابی عەلەمانیەکان کرا کە ئەو کاتە هەموو متەئەسر بوون بە عەبدوڵڵا جەودەت و نامیق کەمال و ئەوانە. ئەمە قۆناغی دووەم بوو کە مستەفا کەمال هاتبووە سەر ئەحداسەکان و دەرکەوتبوو لەسەر شانۆی کاروبار وەکو شخصیەتێکی کاریزمی بەهێز و کە دوژمنانی ئیسلامی شەمووی پشتیان گرتبوو، چونکە دڵنیا بوون لە فکر و لە دید و تێڕوانین و بۆچوونی، هەروەها لەو هێز و نفوز و قینەی کە لە ناخیا بورکانێک و دژی هەرچی شتێک کە پەیوەندی بە ئیسلامەوە هەیە، شخصیەتی ئەویان تەواو هەڵسەنگاندە بوو و ئەو کەسانش کە هەمووی لە دەوروبەری بوون، هەمووی ئەو کەسانە بوون کە عەلەمانی بوون و تەواو نیازیان بوو کە دەوڵەتی عوسمانی و هەموو ئاسار و ئاسەوارێکی عوسمانی لابن. لە ساڵی 1924 کوردەکان بە شێوەیەکی گشتی هەموو کورد بە هەموو چین و توێژەکانیەوە بە شێخانی تەریقەت و مەلا و مفتیەکانەوە، هەروەها بە ڕۆشن فکرە قەومیەکانەوە ئەوانش کە سکولاریزمیان قبول کردبوو، لائیکیزم واتە عەلەمانیەتێکی بێدینیان جاکردنەوەی دین لە دەوڵەت، ئەوانی هەموو هەستیان پێکردبوو کە مستەفا کەمال ئەوە دەرنەچوو کە ئەمان سیقەیان پێکردبوو، چونکە خاستن عەلەمانیەکان لە سەرەتاوە زۆریان سیقە پێکردبوو و هاوکاریش بوون لەگەڵیانە. ئیتر هەندێکیان لەوانە هەر نەگەڕانەوەکو عیسمەت ئینونۆ کە وازی لە هەموو شتێکی کوردێتی خۆی هێنا، لە دین و دیدی قەومی خۆی و هەموو شتێکی هێنا بوو بە ڕئیس وەزەرا لە بەردەستی مستەفا کەمالە و یەکێکیش بوو لەو تاغوتانەی کە بە زۆر بە تورککردنی بەسەر هەموو کورد و قەومەکانی تری ناو تورکیادا چەسپاند. کورد بە شێوەیەکی گشتی بڕیاریاندا بوو کە ئیتر دیارە گەیشتوونەتە بنبەست. ئیسلامەکان زووتر گەیشتبوونە ئەو بنبەستە، چونکە بەعتیبار هەڵگری پەیامێکی خواین و هەروەها هەڵگرانی مەشخەڵی شەریعەتی ئیسلامن، شریعەتیش لێی دراوە، ساڵێکیشە ئیلغای خلافەت کراوە لە 1924 لەبەرەوە ئەمان هەر لە 1924 داوای ئەوانە کرد کە کوردەکان بۆ خۆیان حەلێکی تر بدۆزنەوە لە ناوچەی خۆیانە، مەرج نییە تەسلیم بە مستەفا کەمال و ئەنقەرە ببن. خاصەتەن کورد لەو 1924 لە مانگی سەیە تەبەن ئیلغای خلافەتی ئیسلامی کرایەوە، لە 4 سەیزار 1924 کە ئیلغای خلافەتی ئیسلام کرایەوە بۆ خۆی کوردەکان گەیشتبوونە حاڵەتێکی وا کە بتوانن کیانێک لێوێ بۆ خۆیان دروست بکەن و هیچ نەبێ پاراستنی شەریعەت و دید و تەسەوری خۆیان و مافەکانی کوردی خۆشیان لەو ناوچانە بپارێزن، ئەگەر چی لە دەرەوە هیچ هێزێکی نێودەوڵەتی پشتینە ئەگرتن. بۆیە کۆنگرەکە لە ئابی 1924 لە دیاربەکر گیرا و کۆمەڵێک مەطالیبیان لە ناو خۆیانە ئیمزا کردەوانەی کە بەشدار بوون هەموو پیا و ماقوڵانی کورد بوون بە ئیسلامی و غەیرە ئیسلامیشیانەوە. مەبەستم لە ئیسلامی و عەلەمانیەکانیشەوە کە ئەو کاتە لە جەمعیەتێکی ئازادی ڕۆشن فکران نابوون و
هەندێک لەوانی ناو جەمعیەتی ئازادیەکە لە ئەفەندی سکۆلاریزم بوون، هەندێکی تر ئەفسەر بوون، هەندێکی تر لە سوارچاکانی حەمیدیە بوون مابوونەوە، هەندێکی تر لەوانە بوون لە ئەستەمبول گەورە بوون و چاویان کرابووە. بە شێوەیەکی گشتی ئەمانە هەموو لە دیاربەکر کۆبوونەوە و داوایان کرد بە کۆمەڵێک مەتالیبیان داوا کرد، کۆمەڵێک داواکاریان هەبوو کە پێویستە دەوڵەتی مرکزی بۆی هاوکاری ئێمە بگرێتە خۆی و ئێمەش یارمەتی بدەین ئەم مەتالیبانەمان بۆ بهێنێتە دی. یەکەم پێویستە لە کوردستانە ئیدارەیەکی ذاتی سربەخۆ هەبێت کە کوردەکان خۆیان بیبن بەڕێوە، یعنی ئەمەوەکو ویلایەتی ئیسلامی وابوو کە ئەو کاتە هێشتا سیغەی فیدرالیزمی ڕۆژ ئاوایی لای خۆشیان زۆردانە مەزرا بوو، لە وڵاتانی ئیسلامیشە هێشتا نەهاتووە ئەو مەیدانەوە کە تەنفیز بکرێت. بەڵام سیستمی ویلایەتە ئیسلامیەکان لە ئەدەبیاتی ئەهلی ئیسلامە هەرما بوو، چونکە تاریخی ئیسلام لەسەر ئەوە ڕۆیشت و لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدی شاگەڕا بۆ سەر ئەو سیستمی ئیالاتی ئیسلامیەکە بە تورکی پێوترا. دووهەم پێویستە قەرزێکی باش بدرێ بە جوتیارە کوردەکان یا جوتیارەکان لە کوردستان بە شێوەیەکی گشتی بۆی ئەو تەنگژە ئابووریەی کە ئێستا دەستی لە بینە قاقای هەمویان گرت و هیچیان ناتوان حاصڵاتێکی وا بەرهەم بێنن کە ئیکتیفای ذاتی ناوچەکە بکە، پێویستە یارمەتی بدرن بە قەرزێک بۆی لەو بارودۆخی بەسەریانە هاتۆ بە تایبەتی دوای جەنگی جیهانی یەکەم بتوانن هەستنەوە سەر پێی خۆیان و حاصڵاتی خۆیان ئەوەندەوە بەرهەم بێنن بتوانن کە ئەگەر لێشیان زیاد بوو بینێرنە دەرەوەی کوردستان. سێهەم پێویستە حکومەت لێبوردنێکی گشتی دەرکا بۆ هەموو زیندانیانی سیاسی کورد کە ئێستا لە زیندانەکانی حکوومەتدا هەن. شکێمە باسمان کردوان لە ساڵی 1970 بە دواوە دوای سوڵتان عەبدولحەمید لادرا تەسفیە و ڕیشەکێشکردنێکی زۆر خەتەرکەوتە سەر کوردەکان. هەموو شخصیەتە مەرموقە گەورەکانی کورد هەمووی لە ناو بران، یەکی وەکو سەرۆک ئیبراهیم پاشای میلی کە دووەم شخصیەتی دەوڵەتی عوسمانی بوو، یا عەبدولقادر کوڕی بەدرخان کە 14 ساڵ وەکو سکرتێری تایبەتی سوڵتان عەبدولحەمید وابوو کە ڕئیسی دیوانی مابین بوو کە وەکو ڕیاسەی جمهوری وایە لە عێراقا بۆ نمونە پێوترێ، جاران پێوترا دیوانی ڕیاسەی جەمهوری، وەکو ئەوێ وابوو ئەو کاتە هەر بەدەست ئەوە بوو ڕاوێژکارانی شەمووی لە دەوروبەری سوڵتان لەوان بوون. جگە لەو ئازادیە زۆرەی کە لە دەوڵەتی عوسمانی لە سەردەمی سوڵتان عەبدولحەمیدا هەبوو، چ لە کوردستان خۆی وەکو ئیمارات کە هەبوو، چ لە ئەستەمبوڵیشا کە مەعهەدی خوێندنی کوردی هەبوو ئەو کاتە هێشتا لە سلێمانیش نەبوو کە لە دواییترا لە سەردەستی پیرەمێرد و ئەندامانی تری مەجلسی مەبعوسان کە هاتنەوە گەڕانەوە بۆ کوردستانی باشوور دروستیان کرد. چوارەم ڕاوەستاندنی ئەو سەربازێتیە خورتیە، یعنی ئیجباری و ناچارکردنی خەڵکی کە ئەبێ بچن بۆ خزمەتی سەربازی لە کوردستانە لانی کەم هەتا ماوەیەک بە شێوەیەکی کاتی بوەستێنرێ بۆی ئەو هەموو گەنجە کووردە نەچێتە خارجی کوردستان و بتوانن ناوچەکە ببوژێنەوە ئاوەدانی بکەن. پێنجەم گێڕانەوەی دادگا شەرعیەکان بۆ کوردستان کە پێشتر حکومەت ئیلغای کردبوونەوە. ئەمەش خاڵێک بوو کە ئەوە ئەسەلمێنە کە کورد بە شێوەیەکی گشتی بە هیچ شێوەیەکیان ڕازی نەبوون کە نەخلافەت ئیلغا بکرێتەوە، بەڵام ئەگەر دەسەڵاتیان نێخلافەت بژێڕنەوە لە ئەستەمبولەوە دەست پێ بکەنەوە لانی کەم لە کوردستانە خەڵکێک نەیە ئەو فکرە عەلەمانیەتە غەربیە، ئەو یاسا و دەستورە سویسری و فەڕەنسیە نەهێنرێتە جێی شەریعەتی ئیسلام بە پێی مەزهەبی ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێ کە ئەو شێخ و مامۆستایانە هەمووی لەسەر ئەو مەزهەبە بەڕێزەی ئەو بوون. ئەمە تەبەن بە شێوەیەکی گشتی ئەم داواکاریانە هەبوو، بەڵام بەداخەوە تەبعەن نەک هەر ئەوەندەی کە داواکاریەکان نەهاتنە دی، بەڵکو داواکاریەکان بوون بە بڵێسەی ئاگرە کە سەرنجی مستەفا کەمالی زۆر بە سەختی ڕاکێشە بەرەو ئەوەی کە هێزێکی زۆر بهێنێتە ناوچەکەەوە بۆ ئەوەی زووتر پەلاماری ئەوان بدا، بۆ ئەوەی پێش ئەوەی ئەوان خۆ بگرن و ببنە ئەساسی شۆڕشێکی گەورە و ئەو ئاواتانێکی هەیەە لە کوردستانێکی سەر بەخۆی گەورەدا بیهێنە دی، یان سەر لە نوێ بتوانن ئیمارەتێک وەکو ئەوانەی پێشووتریان دروستکەنەوە، پێویستی بەوە کرد زووتر بێتە سەریان. لەبەر ئەوە بە زووترین کات قوەیەکی عەسکەری زۆر گەورەی هێنایە سەریان
و زۆریشی لێگرتن و هەندێک لەوانیش طبعاً بەتایبەتی ئەفسەرانی جەمعیەتی ئازادی زۆریان کە ئەوانەی نەگیران هەڵاتن وەکو حسان پاشا و ئەوان چوونە عێراق و خۆیان تەسلیم بە ئیدارەی بەریتانی کرد کە ئەو سەردەمە لەوێ بوو. بە شێوەیەکی گشتی باسی ئەوشمان کردوتمان کە بارودۆخەکە هەمووی گەشاوە و گەیی بوو، بارودۆخەکە هەمووی گەیی بوو، یعنی گەیشت بۆ حاڵەتێکی لێکردنەوە لەبەرەوە هەر کەسێک هوتافێکی بچێشایە، هەر کەسێک ئستعدادێکی دەربڕایان، هەر کەسێک شەیپوری شەڕی لێدایە، خەڵکەکە هەمووی بە دوویە کەوتن چونکە حاڵەتەکە گەیشت بۆ ڕادەیەکی واکە تەقینەوەکە ئامادە بوو. لەبەر ئەوەش بوو وەختێک کە حکومەت ئەویست بەهانەیەک بکەوێتە دەستی بۆ هێرشکردنە سەر ناوچەکە، بۆیە هات بۆەوەی ئەو مریدانەی نزیکی شێخ بگرێ و دوایی زەجەیەکی لەسەر دروست بوو، بەڵام شێخ توانی لەوێ دەرچێ و بێت لە پیرانەوە دەست پێ بکە، شۆڕشەکەی خۆی دەست پێ بکە کە بە زووترین کات گەیشتە بەنگۆل و گەیشتە ئەو شوێنانەی تر کە باسمان کردن بە شەرق و غەربیا هەتا گەیشتە دیاربەکر و ناوچەکانی تری خوارەوەی گرتەوە. ئەنجا کوڕەکانی خۆی عەلی ڕەزای کوڕی نارد بۆ ئەملاولایە، شێخ مەهدی برای نارد بۆ ئەملاولا کە خەڵکانێکی تریش هەموو بە دەنجەوە بێنەوە. شۆڕشی شێخ سەعید شۆڕش وتمان دوو مانگی خایان خۆی وەکو خۆی، بەڵام دو-سێ ساڵی تر بەدوای لە دوای خۆشی هەر بەردەوام بوو، بەڵام خاڵێکی زۆر وەرچەرخان و گەورەیە، یعنی هەر کەسێک کە دراسی لە نزیکەوە دراسی شۆڕشی شێخ سەعیدی پیرانی کردووە بە خاڵێکی وەرچەرخانی گەورەی بینیوە. هەرچەنە عمری شۆڕشەکە زۆر زۆر کەمترین عمرە بۆ شۆڕشەکانی تری پێشووتریان ئەوانی تری دوایی تر کە دروست بوون، چونکە مەوقعی شێخ بۆ خۆی زۆر کاریگەر بوو. شێخ وەکو پێشینانی خۆی هەڵس و کەوت و تەسەڕوفیە کرد، وەکو بەدرخانی گەورە وەکو شێخ عوبەیدوڵڵای نێهری و ئەوانەی تر. دیسان لە ناو ڕۆشنفکرانی کووردا بە شێوەیەکی گشتی هەڵکەوتوویەکی نەتەوایەتی بوو، هەڵکەوتوویەکی دینیش بوو، چونکە هەم شێخی تەریقە بوو وەکو نەقشبەندی، هەم بۆ خۆشی دەرسە عیلمیە شەرعەکانی هەموو خوێند بوو، یعنی هەم شێخی تەریقە بوو هەم عالم بوو وەکو شێخ عوبەیدوڵڵای نێهری. موقعی ئەو وەکو دوایی تر کە ئەی بینینەوە لە چلەکانە تەماشاکەین، وەکو موقعی قازی محەممەد وابوو لە ناو دیموکراتی ئێرانە. بە تەنیا بۆ خۆی قازی محەممەد کاریگەری لە حیزبی دیموکرات گەورەتر بوو، چونکە شخصیەتێکی کاریزمی زۆر کاریگەر لە خەڵکەکە و لە ڕەعیەتەکە هەیبوو. یان وەکو دوایی تر شخصیەتی بەرزانی لە ناو پارتی دیموکراتی کوردستانی عێراق کە لە 1946 دروست بوو، بەڵام بەرزانی بە شخصیەتێکی بیلا منازع مایەوە، یعنی کەس کێبڕکەی بەرامبەر بە شخصیەتی بەرزانی پێ نەکرا. ئیبراهیم ئەحمەد و جەناڵ تاڵەبانی وەندامانی تری مەکتەب سیاسی کە لە 1963 جیابوونەوە لە 66 بوون بە جاشی حکومەت، شەڕەشان و شەڕەپاڵێکی زۆریان کرد بەرامبەر بە پارتی، پاشان بەرامبەر بە بەرزانیش شەڕیان بەرامبەر بە پارتی پێنەکرا، چ جای بە شخصیەتی بەرزانی. لەبەرەوەیەکی وەکو عەلی سنجاری کە دوای توانەوەی شۆڕشی 1975 نووسیوێتی ئەڵێ تەنانەت لە 75شە ئەگەر هەر هەموو سەرۆکە کوردەکان و شخصیەت و سیاسیە کوردەکان لەلایەک بوونایە بەرزانی بەتەنیا لەلایەک، وەزنی ئەو لە وەزنی هەمویان قورسترە هاتەوە لە بەرچاوی کورد، چونکە شخصیەتێکی نەتەوایەتی کاریزمی گەورەی هەبوو لە سەراسەری هەموو کوردستانە، کوردستانی باشوور و لە کوردستانەکانی ئەو دی و سنووری دەستکردی شاهەی بوو. ئەم شخصیەتە کەسی تر لە دوای ئەو ئاوانە هاتەوە، چونکە ئێستا هەموو تەنانەت عەشرەتی بارزانیش بەرەو پووکانەوەی نەوەکانی داهاتووی ئەڕواتەوە. بەنیسبەتی شخصیەتی شێخ سەعیدی پیرانی شۆ ڕەحمەتی خوای لێبێ ئەو کاریگەرە گەورەی هەبوو، چونکە ئەوان وەکو خانەوادە چۆن ئەسە وەکو خانەوادەیەکی بارزانی وەکو عەشیرەتی بارزانی چەندین سەد ساڵە کاریگەریان لەو ناوچەیە هەیە. شخصیەتی شێخ سەعیدی پیران بۆ باب و با پیرانی خۆی کە ئەگەڕانەوە وەکو علومی ئیسلامیش و وەکو شەیخی تەریقەش 500 ساڵ بوو کاریگەریان لە هەموو ناوچەی ئەو ناوچانەی خۆیانە هەبوو، بە تایبەتی لە پالوو کە پێوترە و گوندانەی دەوروبەری پیران و دەوروبەری بنگۆل و ئەو شوێنانەی تر کە دوای تر تەمان زۆر گەورەتر بۆ گەیشتە ئەوەی کە ئیتر عەشیرەتەکانی تری حتا زازایەکانیش لە سەردەمێکا کە عەلەویشن وەلای ئەوانیش کەسب کا بۆ خۆی. شێخیش بۆ خۆی عالمی شەرعی بوو، وەکوتمان علومە شەرعەکانی هەموو خوێند بوو، فقه و ئوسولی دین و منطق و نەحو و فەلسەفە و ئەوانەی هەموو خوێند بوو کە لەو سەردەمانەیە مەلا ئەوی خوێند بۆی ببێ بە مەلای 12 عیلم. لەلایەکەوە
شەجەرەی شێخایەتیەکەی هێناویە سەرەوەی کە شێخی طریقە بێ و خەڵکانێکی زۆر و مریدی زۆری هەبن بێ منازع تەسلیم بە خۆی و بەرەبابی خۆی ببن کە زنجیرەیەکی شێخایەتیە لە لایەکی تریشەوە مەلاکانیش تەسلیم بە ڕێی و بۆ چوونەکانی ببن. لەبەرەوە شێخ بۆ خۆی گەیشتە بۆ ئەوەی کە پێویستە مراجعەیەکی شێخایەتیەکە بکرێتەوە، مراجعەیەکی طریقەی نەقشبەندی بکرێتەوە، چونکە شێخ چاوکراوەش بوو لەوەی کە وەکو شێخانی تری هەمان طریقەتی نەقشبەندی وەکو ئیمام شامل لە داغستان و چیچان یان لە شوێنەکانی تر ئەو شێخانی تریش کە ڕوو بەڕووی خودی ئیستیعمارە وەستابوونەوە شێخی شەیزانی کە پێویستە ئەم لق و پۆپانەی تری غەیری ئەوەی لای ئەم پێویستیان بەوە هەیە کە ئەوانش مراجعەیەکی تیا بکرێتەوە بۆ ئەوەی هەڵیان نێبەرە و جێهادکردن، بۆ ئەوەی نەبێ بە خەتێکی سۆفیگەری دەروێشایەتی خواپەرستی منعەزل دوورە پەرهێز کارکەنەر لە ڕووداوەکانی ڕۆژانە سیاسی و گۆڕانکارە کۆمەڵکاریەکان کە لە کۆمەڵگەی کوردەواریان ڕوویەدا. ئەیویست ئەوانە هەمووی ببنەوە بە وزە بۆ لابردننی ئەو زوڵمەی کەوتۆتە سەر ئەهلی ئیسلام بەگشتی و بەی کوردیش بە تایبەتی. ئەیویست هەر چۆنێک بێت کە شتێکیان تا دروست بکە چاوکراوە دەرچن، چونکە ئەو بۆ خۆی وەکو شێخ عوبەیدوڵای نەهری بەشداری شەڕەکانی عوسمانی و ڕووسی زۆر جار کردبوو تیاشە ناودار بوو جگە لەوەش کە بۆ خۆشی فەقیر نەبوو، چونکە شێخ سەعیدی پیران یەکێکە لە مەلاک، یەکێکە لەو کەسانەی کە خاوەن زەوی و زار و توانایەکی زۆری هەبوو، بەڵام چونکە بۆ خۆشی هەر زاهیدانە ئەژیا وەکو شێخ عوبەیدوڵڵا وەکو شێخێکی طریقەش پەروەردە بوو وەکو سۆفیەک پەروەردە بوو ئەوانەی پێوە دیار نەبوو کە وەکو بەذخیان وەکو ڕفاهێتێکی زۆری ژیان و ئاڵاواڵایی ژیان زۆر بەخۆیەوە بگرێ. پیاوێکی بزوێنەر بوو، پیاوێکی چاوکراوە و وریا و زیت و وریا بوو هەروەکو هەموو ئەوانی تر کە باسیەکەنەوە و هەستیشی بەهۆ کردبوو کە مستەفا کەمال لە ڕەگ و ڕیشاڵە و خلافەت و شەریعەی هەڵکێشاوە. لەبەرەوە ئەم ئەیویست ئەو کەسانەی کە پێشتر ئەفسەری سوارچاکانی حەمیدیە بوون و لە فکری سوڵتان و فکری جامعەی ئیسلامیەکە تێر بوون پەروەردە بوون بەو فکرە کۆیان کاتەوە بیانێنێتەوە بۆ لای خۆی بۆی لەگەڵ ئەو ئەفسەرانەی ترکە لە کۆمەڵەی ئازادیە هەبوون بتوانن بە هەمویان وزەیەک دروستکەن، چونکە یەکێک لەوانەی کە سەرپەرشتی و گروپەشی کرد خالید بەگی جوبرانلی بوو کە ئاوەڵزاوای خۆی بوو. هەروەها یەکێکیش بوو لە ئەفسەرە ناودارەکانی سوارچاکانی حەمیدیە و نزیکیش بوو لە سوڵتان عەبدولحەمید و کاریگەریەکی باشی هەبوو تەواو ئەو کات. بەڵام ئیتر ئەم شخصیەتە کاریزمیەی ئەو خەڵکانی کە لە دەوروبەری بوون هەروەکو باسمان کرد شۆڕشەکە تازە دروست بوو و شێخیش بەوەندێکەوە تێڕوانینی هەبوو بەشبەشی کردبوون قاتعەکان هەر شوێنێکەوە کردبووی بە هەرێم وەکو هەرێمی خەربوت و ئەوانەی دا بۆ دەزیەکێک ناوی شێخ شەریف بوو، یەکێکیکە لە قاتعێکی لە باکوورەوە دەست پێ کرد ناوی شێخ عەبدوڵڵا بوو لە شوێنە پێڵەن مەلەکان و لەو ناوچانە لە ناوچەی موش تەبەن مەلەکانی لای خۆمان نییە، ناوچەی موشی ئێستایە. هەروەها لە دیاربەکرێکی دانابوو ناوی شێخ حەقی بوو، یەکێکیکە لە شوێنێکی تر ناوی شێخ شەمسەدین بوو، بەڵام شێخ هەمویانی بە زاراوە ئیسلامیە شەرعیەکانەوە پەیوەست کردبووە. یەکێکی کە دانا لە شوێنێک ناوێنە ئەمیر، سەربازەکانیشی ناوەنا مجاهد، بەخۆشیانەوت ئەمیر المجاهدین، هەرچەنە خۆی قبولی نەبوو دایمە خۆی کە ئەینوسی یا قسەی بۆ کردن یا شتێکی تر دایمە وای بەکارەنا زاراوە کە خادم المجاهدین. شێخ هەروەکو وتمان لەو لایەنی شێخایەتیەوە لەو لایەنی عیلمە شەرعیەوە شارەزایەکی تەواوی علومە شەرعەکان بوو وەکو دەقی شەرعی، پەی بە واقعەکەش بردبوو وەکو مەناط التەکلیف کە هەست پێیەکایەکی وەکو مستەفا کەمال خلافەت و شریعەتی لە ڕەگ و ڕیشاڵەوە هەڵکێشاوە، لەبەرەوە پێویستە ڕوبەڕووی بوەستنەوە و پێویستە بەرامبەری بوەستنەوە. شێخ وەختە هەستی پێکرد کە ئەوان حکومەت و هێزی حکومەت هاتوون و زۆرێک لە سەرانی گروپی ئازادیان گرتووە، بە تایبەتی کە هەستی پێکرد کە هەندێک لەوانە کاریگەریان زۆرتر هەبوو یارمەتی دەری بوون، خاصەتەن کە ڕۆژێکیان دیاری کردبوو بۆ
هەستانی شۆڕش کە 21 سەیە بەڵام ئایا چ پەیوەندیەکی هەیە بە نەورۆزەوە هێشتا ئەو وەسائقانەی بەردەست کەوتون ماوە هەندێشتی تر ڕوونکەنەوە چونکە زۆر مهمە برانی بەڕێز ئێستا ئەو وەسائقانەی لە دوای زمانی ئەربەکان کە چووە سەر حکم ڕێگادرا هەندێکی تر لە حیزبەکەی ئەو کە خەریکی توێژینەوەی تاریخین و خستیانەوە ڕوو لە 1993 هەندێک وەسائقیان چاپ کرد پاشان هەندێکی تر لە 1970 دەرچوو بۆ نمونە یەکەم جار ڕێگادرا بە چەند وەسیقەیەکی دادگاییکردنەکەی شێخ سەعیدی پیران یەکێتی قوتابیانی کورد لە ئەستەمبول توانیان بەو ناوە هەندێک وەسائقی ڕەسمی وەربگرن و لە تورکیشەوە تەرجمەی کەنەوە دیسان بێتەوە سەر ئەحداث ئێستا کە لە بەردەستمانە هەیە هێشتا ماوێتی فترەیەکی کە بۆ ئەوەی هەندێک کەسی تر ئێستا لەو لەوانەی کە توێژینەوە ئەکەن و ئەو وەسائقانەی ڕێگا ئەدرێ بهێنرێتەوە پێشەوە سەر لە نوێبۆی ئەم عەلەمانیەتەی مستەفا کەمال کە بەو شێوە دیکتاتۆریە حاقیدانە چەسپاندی بەسەر کووردا یەکەم جار لە 25 هەتاکو 1930 لە مەدای 6 ساڵە تەتریچێکی تونند و تیژ ئلغاکردنەوەی خلافات ئلغاکردنەوەی نووسینی عەرەبی ئلغاکردنەوەی مەجبورکردنی خەڵکی لەسەر شەپقە و پانتۆڵ ڕیشەکێشکردنی تەکیەکان ڕوخاندنی مزگەوتەکان بانکردنی مەمنوعکردنی بانگ هەروەها ئەو شتانی تری کە کردیتان 1930 ڕیشەکێشکردنیی زۆر گەورە بوو لە ناوچەی کوردیە دوایی کە چووە سەر منتقە تورکیەکەش بە هەمان شێوە و تۆمەد کە دژی شۆرشی نوێن دژی تەوەجوهی نوێن دژی تورکیای مۆدارنن ئەمانە ئێرتیجاعین تەمانە و کەلیمە هەر لەو سەردەمانەی ئەوانیشەوە هات کە ئێستا لە فارسی شەهرە وترێتەوە ئێرتیجاعی لای خۆمانەوتر ڕەجعی بە کۆنە پەرست یعنی ڕەجعی بە عەرەبیەکە وترێ بەڵام ئێرتیجاعیەکە هەر لەوێەوە هاتبووە کە تورکەکان بەکاریانە بۆ هەر کەسێک کە شتێکی ئیسلامیانەی داوا بکردایە بە هەر حاڵ شۆڕشەکە وەکو بڕیار بۆ با لە 21 ئازارە دەست پێ بکە بەڵام 15 ڕۆژ پێشتر کەوت و تازە شۆڕش دەستی پێکردوەکو شێخ فەرمووی تازە ئەوە قەدەرمانە و هەر ئەبێ دەستی پێ بکەین و شانی بدەینە بەر